بردوام برپرسن حکومت هرمه خرجن شر داعش وکو بارگرانیک بو سر حکومت بحث دکن. لی برپرسن وزارت پیشمرگه ناو شرن کو پیشمرگه و فرماندنوی لسر حساب بریک خوا پیتیویان وکو فیشک و چک و خوارن دابین دکن. زباری ویکجی وزارت پیشمرگه 30 میلیارد دیناران قرضاری کمپانیا و بازاریه. و اما براستی که آگادارین راستا زور للیواکان من ئێستا قەرزاری بازارن بۆ هەندێک شوێن فەرماندەکان خۆیان بەڕاستی لەوانەیە پارەی خۆیان یانیش بودجەی تایبەتی خۆیان سەرف بکەن بۆ ئەوەی کە بچن ئەرچی خۆیان ڕاپەڕێنن ببینن. زیدەباری وەیەکێژی وەزارەتە پێشمەرگە سوز دەبوو 5 میلیۆن دیناران وەکو پاداش بداتە کەسوکارên هەر شەهیدێکی شەڕە داعشە و میلیۆن دیناران jî بداتە هەر بریندارێکی شەڕە داعش لە هەیە نهاتیەدان. اندامێکی لجنه کاروبارên پێشمەرگە لە پەرلەمانە کوردستانê bêjtin wezareta pêşmerge wezareteka gandala herdem daxwaza zalakirinê jê kiriye û bersivan ew bûye hikûmet para nedete wan. وەزارەتی پێشمەرگە 30 میلیارد دینار قەرزداری بازار و کۆمپانیاکانە و ئەمریکیەکان دەڵێن ئێمە باڵێزی ئەمریکا لە عێراق وتی ئێمە لە دەستپێکی شەڕی داعشەوە جگە لەو 415 میلیۆن دلارێک کە ئێستا بڕیاری لێدراوە لەلایەن کۆنگرێس و ئەمریکاوە وتی ئێمە 1 میلیارد دلارمان داوەتە حکوومەت و وەزارەتی پێشمەرگە. بەڵام بۆ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی گەندەڵە وەزارەتی پێشمەرگەش وەزارەتێکی گەندەڵە و دیوانی چاودێری دارایی لە راپۆرتەکانیاندا ئاماژەیان بە بەشێک لەو گەندەڵیانە داوە. دابینەکردنا پێتیڤێنە هێزا پێشمەرگە بە ئاوەیەکی پێتیڤی دەمەکی دەیە ئەو هێزە بێدەرەجەهەیە زیاتر لە 1000 کیلومترên çwar gûşe li hemberê gefa Daeş de ye û berevaniyê li Sinûrê Kurdistanê dike. û welatên hevpeymana navdewletiya dijî Daeş çek û teqamaniyan bû hêzên pêşmerge dabîn dike û li gorî protokola navbera Herêmê û Amerîka ew welata qasî 450 milyon dolaran wekû harîkarî dete pêşmerge.